کە من لەوێش بووم لە زیندانە هیوا هەبوو ئەوی چۆن مێشکت تێک ناچێت کە بە ناحەق گیراوی ئەموو ئەگەر بە حەق بگیرامایە مێشکم تێکە چوو بە زوادەم بە ناحەق گیراوم مێشکم تێک ناچێت ئەوی چۆن بەعکسەوە یەکێ زوڵمی لێ بگرێت پێی قبوڵ ناکرێ و مێشکی تێکەچێت ئەموو ئەگەر من شتێکم بکردایە بۆ ئەوەی زیندانی بکرێم و 15 ساڵ لە مناڵەکانم معانات بکێشن و خێزانم معانات بکێشن و ئەو هەموو هاوڕێم تووشی سەرێشە و دەردەسەری و لێپرسینەوە بن لەسرم ئەبوایە هەتا ڕۆژی مردنم خۆم بە تاوانبار بزانایە کە من وام کردووە ئەو عالەمە ئەو هەموو ناڕەحەتیە ببینن وانە بەڵام کە تۆ بێتاوانی کە تۆ هیچ شتێک نییە بیری لێ بکەیتەوە بڵێ گەر وام نەوتایە وام نەکردایە ئێستا لە زیندان نابووم ئەو کاتە وەکوڵەی خۆت بە بەرپرس نازانی لەو معاناتەی کە کەس و کارەکەت یا خێزانەکەت یا مناڵەکان یا هاوڕێکانت کێشاویانە بەدەستەوە پێ بەردەوام ئەو وەکو بڵێ هۆیەک بووە بۆ ئەوەی کە من هەم خۆم ڕابگرمەوە هەمیش بڵێ دڵم ئاسوودە بێ گەرچی زوڵمەکەم لێکراوە بەس ئەگەر بێنەوە سەر ئەوەی با بڵێن دوو حالەتی زۆر ناخۆشم لە زیندانە بەکار هێناوە یەکێکی ناوم ناوە ناخۆشترین ڕۆژی زیندان وە بزانام لە کتابەکە باسم کردووە پێم خۆشە خەڵکەکە لەوێ بیخوێنێتەوە دووەمیشیان بەلای پێمان بڵێ بۆ بزانین ئەو ناخۆشترین شتە چی بوو وەڵایی ئەوەی کە ڕاستی بێ ڕۆژێکیان چاوەڕوان بووم کە خێزانەکەم بێت سەردانم بکات ئەو کاتە دوو مناڵی بچووکم هەبوو مناڵێکی تریان زۆر بچوو بوو کە خێزانەکەمە هات بچووکەکەی لای هاوسەکەمان جێڵا ئەو دوانەکەی ئاهاورد بۆ سەردان لە بینی ئەو شارەی کە دێن بۆ لامان بۆ ئەو شوێنەی کە سەردان مەکەن ڕووبارێکی لێ ناوی هاتسن ڤاڵیە هاتسن ڤاڵی پردێکی لەسەر و جادەکەی تۆ زێلەفەیەکی تایە من خۆم جارێک لەوێ دامێکم کردووە خەری بوو بکەومە خوارەوە بۆ ناو بەحرەکە لەو ڕۆژەیە من با بڵێن سەردانم هەیە یەکسەر لە تەلەڤیزۆن دەرچوو کە سیارەیەک لەو پردەوە کەوتۆتە خوارەوە ئافرەتێک و دوو مناڵی تایە منیش ئافرەتێک و دوو مناڵ وعدە بەو ڕێگایە بێن و سەردانم بکەن بووە کاتی سەردانەکە دەرنەکەوتن دەدەقە دواکەوت دەرنەکەوتن چارەکێ دواکەوت دەرنەکەوتن نیو سەعات دواکەوت دەرنەکەوتن ئیتر بەردەوام حالەتن زۆر تێک چوو هاوارمە کرد خۆیان جان هەرچیم لەکەی لێم بکە بەس مناڵەکان و خێزانەکەم شتێکیان لێ نەهاتبێ و پێشم وابوو لە سەدانەوەت خۆیان ئافرەتێک و دوو مناڵ هەم خێزانەکەم ئەو کاتە ڕەنگە بەهۆی ئەو حالەتە دەرونەی کە بۆی دروست بووە بەهۆی ئەو هەموو زوڵمەی کە لە ئێمە کراوە شڵەژابێ و هەمیش ئافرەتێک و دوو مناڵ و منیش کاتی سەردان و دەرنەکەوتن ئیتر ئەڵێ هەموو دقەیەکی بە 2 ساڵ لێمە ڕۆی مەرگم ئەبینی هەرچەندێ لە پۆلیسەکە شەپاڕام و ڕێگام بدا یەک تەلەفۆنێ بکەم بەس بزانم ئەوان لە ماڵ نییە لە ماڵ نییە ئەی وەڵات تۆ بۆ نییە تەلەفۆن بەکاربێنی فئیتر ئەڵێ ئەو ڕۆژەم چەندان مەرگم بە چاوی خۆم بینی مەرگم بە چاوی خۆبی لە کۆتایە بە حەقت کوڕێک لەو لامەوەیە فەنازام هۆی چی بوو ئەو کوڕە هەر لە خۆیەوە ڕۆژنا ڕۆژێ هەر کاتێ پێی بکرایە لە ژێر دەرگاکەوە جەریدەی بۆم فرێدا کە باسی قەزەکەی منی تێدایە کە هاوە ڕۆژە جەریدەی هاوردام لە دەرگاکە یەکسەر پێم و منی ژمارەیەکم نووسی بوو لە سەورەقەیە بۆم فرێدای دەرەوە وتم کاکە بڕۆ تەلەفۆنێ بۆ ئەو ژمارەیە بکە بەس بزانە ئەگەر لە ماڵ بوون بەس بزانە بۆچی نهاتوونە یا ئەگەر وەڵامیاندایەوە بەس ئەوەندە بڵێت تۆ لە ڕێگای منەوە تەلەفۆن بۆ کراوی تر هەرەمیس ئەگەر دەنگی ئەویان پێ بگە باشە فئەویش چووە خوارەوە دوایی پۆلیسەکە بینی بووی وەرەقەکەی لێ سەندبوو نەیهێلا بوو دوای هاتەوە جارێکی تر وەرەقەکەمدا پێی چوو تەلەفۆنی کرد ئەی وەڵات جواب ناداتەوە ئەوی داخراوە تەلەفۆنەکە وتم بەخوا لە ژێر بەحرەکەیەکە داخراوێ ترتەوە باوەڕ ئەەکەی لە سەعات دەوە کە 11 با بڵین سەردانەکەم ئەبوایە بات هەیە تا سەعات 3:30 ئەو ڕۆژە هەموو دقەیەکی مەرگم بە چاخۆم بینی اینجا لە دەور سەعات 3:30 لەوێت دۆزی بیانەوە مناڵەکە و دوو مناڵ و ئافرەتەکەیان دۆزی بووە بەس هەموو وادەم سێ مناڵی تیانە بێ بەس کۆی من نوێ بەس ناویانیان بڵاو ناکردەوە لە بەرەوەی بە پێی یاسا لە ئەمریکا بێ لە پێشە کەس و کارەکەیان ئاگادار بکەنەوە وەڵا دوای ئەوە هەرچین لیان مەپاڕایەوە گەرناوەکانیان بڵاوکردنەوە یا شتێک وەرن پێم بڵێن بزام ناوەکەی ئەوان نیە ئەوان نییە دوای سیارەکەیان دەرکرد کە سیارەکەیان دەرکرد سیارەکەی من نەبوو کە سیارەکەی من نەبووتم ئینشاڵڵا ئەوان نین بەڵامی تر ئەموو بڵێ یەکێک کە هاوردی بێت یا سیارێکی هاوردبێ هەرە ترسام لە دوای ئەوە لە سەعات 3:30 بوو یا 40 دقە بوو ناوی ئافرەتەکەیان بڵاو کردەوە لە میدیا کە ناوێکی ئینگلیزی بوو ئەڵێ ئیتر تۆزە سەبوریم هات اینجا سەبوریەکەم چییە؟ ئێخوایە گیان ئەم هەواڵە ناخۆشەی کە ناوی کەسێک بڵاوکەنەوە ئێستا کەسێکی وەکو من
ئەبێ بکەوێتە ئەو حالەتەی منەوە کە ئەو خێزان و مناڵەکەی خۆی لە دەستداوە کەچی منە بێت تۆزێ دڵم خۆش بێ کە هیچ نەبێت ئەوەی من نەبێت نەمەزانی بڵم دڵم پێ خۆشە بێ نەمەزانی بڵم زۆر باشە مامۆستا یاسین دەمەوێت دواپەیامت بۆ ئەو زیندانیانەی کە زۆرێگەن لە هەرێمی کوردستان دڵنیام مێسەس بینەری بەرنامەکەمان بێتاوان دەستگیر کراون ئاینی پیرۆزی ئیسلام ئەو ڕۆحیانەتەی ئەو پابندبوونی بە ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند کاریگەری دەبێت لەسەر سەبرمان لە زیندان بێت یاخود لەسەر هەر شوێنێکی دیکە بێت من دڵنیام ئەو 5 ساڵێک کە تۆ تەحمل و کردووە سەبر کردووە پاڵنەری ئاینی پیرۆزی ئیسلام بوو کە هەم لایانی دەرونی باش بوو هەم مێشکت کردوتەنی تێک نەچووە ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەو کەسانی کە بێتاوان دەستگیر دەکرێن یاخود لەسەر حاڵەتێکی دیکە وەکوتم هیچ گومانی تێدا نییە کە لایەنە ڕوحیانێتێکە کە ئەگەرئینسان بتوانێت تەنیایەکە بۆ خۆی بکاتە خەڵوەتگایەک ئەو کاتە نەک هەر تەنیایی مێشکی تێک نادا بەڵکو تەنیایی سوودیشی لێبینێ ئەگەر بتوانێت بیکاتە قوتابخانەیە خۆی بە خوێندنەوە و نووسین و با بڵێن لێکۆڵینەوە سەرقاڵکە ئەو کاتە نەک هەر تەنیایی مێشکی تێک نادا بەڵکو پێویستیشی بە تەنیایی ئەبێت کەبرایکی ئەمریکیە قسەیەکی ئەڵێ ڕەنگە ئێمە لە کاتی لەشساغی و بوونە و دەسەڵاتە وا هەز بکەین کە پێویستمان بەخوانیە بەڵام لە کاتێکا کە نەخۆشەکەوین لەشتاقیەکەمانە بێتە نەخۆشی دەسەڵاتەکەمانە بێتە زیندان و بێ دەسەڵاتی ناودەرکردنەکەمانە بێتە قوربەسەری لەو کاتەیە هەستەکەین کە چەندە پێویستمان بەخوا هەیە ئەوانەی با بڵێن کە لە کاتێک لە دنیادا ئەبڕێن کە لە کاتێک با بڵێن وەسائلی یان بەدەستەوە نامێنێت کە بتوانن خزمەتی خۆیانی پێ بپارێزن یا ئامانجی خۆیانی پێبێنە دی هەموو هیوایەکیانەکەوێتە سەرخوای گەورە و هیچ گومانیشی تێدا نیە ئەگەر من باوەڕم بۆ نەبووە شت بە قەدەری خۆیە زوو مێشکم تێکرد زۆر باش لەبەرەوە لەو لایەنەوە هیچ گومانی تێدا نیە بەس وادەم باسی زیندانی ئێرەت کرد و باسی کەسانێک کرد بە بێتاوان لە زیندانە بن ئەگەر ڕێگام بدەی با دوو خاڵ لەسەرەوە بڵێ بە زۆر بە کورتی مامۆستا باش ئینشاءڵڵا هەوڵەدەم یەکەم خاڵ بە نسبەت با بڵێن حکومەتی هەرێمەوە ئێمە گەلێکین خەباتمان بۆ ئازادی کردو ئەنفال کراوین هەرچیمان بەسەر هاتووە بۆ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان یاسامان هەبێ و خەڵکەکەمان ڕێزی هەبێ و هیچ کەسێک بە بێتاوان لە زیندانە نەبێ من داواکەم لە حکومەتی هەرێمی کوردستان هەر کەسێک مەحکەمە نەکراوە هەر کەسێک بەبێ دادگا گیراوە ئەمڕۆ نەک بەیانی ئازادیان کرد چونکە ئەوانە لە ئازاد نەکرێن واتا ئێمە خوێنی شەیدانمان دۆڕان واتا ئێمە ئەنفالمان بە فیڕۆچ و وادا ئێمە خەباتمان نەکرێت لەلایەکەوە ئەوانەشی کە لە زیندانان بەڵێرەوەڵا داوایان لێ یەکەم قورئانەکە بگرن بە دەستانەوە دەستکەنە نوێشکردن ئارامیە دۆزنەوە زۆر سپاس بە مامۆستا یاسین عارەب نووسەری کتێبی 15 ساڵ ژیان لە زیندانەکانی ئەمریکا زۆر سپاس کەمیانی بەرنامەکەمان سپاس زۆر بەخێر خۆشحاڵ